ياسين هايكاز. سڵاتە لە بێدازان و خۆشەویستان بەخێر بن بۆ وانەی دووەم لە بەشی دووەمی کۆرسی نێتوەرک پلس. لەوانەکەی ڕابردوو بە شێوازێکی گشتی باسی چینەکانی OSI لێرمان کرد، باسی پێناسەکەمان کرد، باسی ئەومان کرد کە دەکرێتە دوو بەشی سەرەوە بەشی خوارەوە و بە شێوازێکی کورت باسی ڕۆڵی هەر یەکێک لەو چینانەمان کرد. وانەی ئیمڕۆ تەرکیز دەخەینە سەر ئەپلیکیشن لێیر. با پێکەوە بزانین ئەپلیکیشن لێیر چییە. سەرەتا چینی حوتەم واتە نێزیکترین چین کە لە بەکارهێنەر کاتێک دەڵێن نێزیکترین چینە لە یوزەر بەکارهێنەر واتە بەکارهێنەر مامەڵە لەگەڵ ئەو چینە دەکات جا لە ڕێگای پرۆتۆکۆڵەکانی. ئەو پرۆتۆکۆڵانەی ئەوەی کە بەکارهێنەر کاریان لەگەڵ دەکا لە ڕێگای بەرنامەکانەوە ئیش دەخرێ، لە ڕێگای بەرنامەکانەوە کار پێدەکرێت. واتە پرۆتۆکۆڵەکە وەک خۆی تۆگەر بتەوێت کاری لەگەڵ بکەی بە شێوازێک وەکو یوزەر وەکو بەکارهێنەر دەبێت بەرنامەیەک نوێنەرایەتی ئەو پرۆتۆکۆڵە بکە. یعنی ئێستا ئێوە بۆ زۆر جۆری براوزەر دەبینن، یعنی بۆ نمونە تۆ فایرفۆکست هەیە، ئۆپێرات هەیە، گوگڵ کڕۆمت هەیە، ئەوانەی لە لاپتۆپەکان بۆ زۆری براوزەر دەبینی، بەڵام هەر هەمیان کاریان چیە؟ کاریان نوێنەرایەتی لە پرۆتۆکۆڵی HTTP و HTTPS واتە پیشاندانی ویبسایت بۆ بەرگرتنی ویبسایت و پیشاندانی بۆ بەکارهێنەر. کاتێک ئێمە باسی ئەوە دەکەین بۆیە لێرە وەک دەبینە نووسراوە بەڵام تەرکیز بکە، تەرکیز لەسەر ئەم قسانە بکە. کاتێک باسی چینی ئەپلیکیشن لەیەر دەکەین واتە ئەپلیکیشن لەیەر نوێنەرایەتی بەرنامەکان ناکە، چکە خۆی جیاوازیەک هەیە لە نێوان ئەپلیکیشن و ئەپلیکیشن لەیەر. یعنی کاتێک دەڵێن ئەپلیکیشن واتە بەرنامە، بەرنامەکانمان یەکجار زۆرە، بەڵام کاتێک دەڵێن ئەپلیکیشن لەیەر لە OSI مۆدێڵ ئێمە باسی بەرنامەکە ناکەین. باشە ئاگادار بن، ئێمە باسی ئەو پرۆتۆکۆڵانە دەکەین کە لە ناو بەرنامەکە کار دەکەن کە نێزیکن لە بەکارهێنەر، ئەوەیان دەبێت ئاگادار بین. کەواتە ئەپلیکیشن لێر نوێنەرایەتی ئەو پرۆتۆکۆڵانە دەکەن کە لە ناو بەرنامەکان کار دەکەن بۆ بەکارهێنەر. باش، ئەرکی ڕاستەقینەی ئەپلیکیشن لێر چییە؟ ئەو چینە داتا ئامادە دەکە بۆ ئەوەی بەکارهێنەر یاخود بەرنامە لی تێبگە، یعنی کاریوی پاش ئەوەی داتایەکە دەڕواتە هەموو ئەو لایەرانە. کاری ئەپلیکیشن لێر ئەوەیە کە ئەو داتایەکە وەریگرت لە خوارەوەی خۆی لە پرزنتیشن وی لێ بکە بەکارهێنەر لی تێبگە. یعنی کاتێک تۆ داوای ویبسایتێک دەکەی وا دەکە ئەو ویبسایتە تۆ بتوانی بیبینی، و کاتێک تۆ دەتەوێت داتایەک بنێری ئەپلیکیشن وا لەو داتایە دەکە کە لایەرەکانی خواروی خۆی لی تێبگەن. یعنی کاتێک بەرنامەکەی تۆ کارەکەی تۆ دەداتە پرزنتیشن وەکو پرزنتیشن تێبگات کە خۆی ئەو بەرنامەیە چیە، ئەو پرۆتۆکۆڵە چیە کە داتایەکە کە بەکارهێنەرەکە دەیەوێت داتایەکە بنێری. و هەروەها بەرپرسیارە لە دەستنیشانکردن و دامەزراندنی بەردەستبوونی هاوبەشی پەیوەندی مەمەزدارەکە، واتە خۆی مەسئولە لەوەی کە ئایا بزانێ بەکارهێنەرەکەی بەرامبەری کۆمپیوتەرەکەی تر لە ناو تۆڕەکە ئایا ئەو توانای وەرگرتنی داتایەکەی هەیە یاخود نا. خۆی ئەو کارە ناکە، بەڵام چینەکانی خوارەوە دەیکەن. بەڵام ئەپلیکیشن لێر وەک ئەوەی کە نێزیکە لە بەکارهێنەر دەبێت با بەکارهێنەر بڵێ ئایا کۆمپیوتەرەکەی بەرامبەر ئامادەیە بۆ وەرگرتنی زانیاری یاخود نا. باشە، و هەروەها بەرپرسیارە لە دیاریکردنی ئەوەی کە ئایا سەرچاوی پێویست بۆ پەیوەندیە داواکراوەکە بوونی هەیە یان بوونی نییە. یعنی پێش ئەوەی کە خۆی دانیشتنەکە دروست بکاتن و بداتە لایەرەکانی خوارەوە و دەست پێ بکە بەوەی کە داتایەکان بنێری، سەرەتا بەرپرسیارە لەوەی ئایا کە سەرچاوی لاپتۆپەکە بە شێوازێکی پێویست هەیە بۆ پێکردن و بەکارهێنانی داتایەکە. ئێمە باسی وەمان کرد کە ئەپلیکیشن لێر نوێنەرایەتی ئەو پرۆتۆکۆڵانە دەکەن کە بەکارهێنەر کاریان لەگەڵ دەکات. ئایا ئێستا ئێمە دەتوانین بە شێوازێک باسی هەموو پرۆتۆکۆڵەکان بکەین؟ بە تەواوی نەخێر، چونکە پرۆتۆکۆڵەکان یەکجار زۆرن و هەر دانەیەک لەوانە پێویستی باوانەیەکە. ئێمە لە بەشەکانی داهات و دوای بەشی کێبڵەکان و بەشی ئامێرەکان و دوای TCP/IP
بەشێک تایبەت دادنین سەبارەت بە پرۆتۆکۆڵەکان، واتە ئەو پرۆتۆکۆڵە کاری چییە و بۆ چ بەکاردێ، کورتکراوەکەی لەکوێوە هاتووە، چ دەبێت بە شێوازێکی گشتی لە کۆرسی نێتوەرک پلەس تۆ ئاگادار بی و بزانی سەبارەت بە پرۆتۆکۆڵەکان. باشە، با بین باسی ئەو پرۆتۆکۆڵانە بکەین کە لە ئەپلیکیشن لایر کار دەکەن. خۆشی زۆر لەوەندە زیاترە کە کار لە ئەپلیکیشن لایر دەکەن، بەڵام ئێمە بە شێوازێکی گشتی دەمەوێت تۆ تێبگەیلەوە کە ئەپلیکیشن لایر واتە بەرنامە نییە، بەڵکو ئەو پرۆتۆکۆڵانە کە کاری لێ دەکەن. سەرەتا HTTP مان هەیە، زۆربەی کاتێک تۆ دەڕۆیە ناو وبسایتێک کە سکورێتی نییە، واتە HTTPS نییە، ڕاستەوخۆ شاشەیەکی زۆرت بۆ پیشان دەدا، دەڵێ ئاگادار بە پێش ئەوەی بڕۆێنە ئەو وبسایتە دەبێت تۆ بزانی کە وبسایتە سکورێتی نییە، واتە زانیاری بەنکی و تەحویلاتی بەنکی نابێت لە ناو وبسایتە بکەیت، چکە کەسی لایەنی سێم دەتوانێت زانیاریەکانت ببینێ، واتە بە هیچ شێوازێک سکورێتی نییە. بۆیە تۆ لە خوارەوە کلیک داگرێ بەڵێ دەزانم لەسەر بەرپرسیارەتی خۆم دەچمانە وبسایتەکە. پرۆتۆکۆڵی دووەممان هەیە HTTPS کە ئێسی بۆ زیاد کراوە، واتە سکورێتی هەیە، ئەوەیە کە زۆربەی وبسایتەکانی ئێستا کار بەم پرۆتۆکۆڵە دەکەن، چکە خۆی دەبێت کار بۆ پرۆتۆکۆڵەکەن، ئەگە کاری لەوە نەکەن ئەو جۆرە پرۆتۆکۆڵە بەکارنێنن HTTPS لە زۆربەی براوسەرەکان کار ناکە. لاپەڕەکانی ویب پارێزرا و کۆدکرا و دەگوازێتەوە، یعنی کاری HTTP ئەوەیە کە وبسایتەکەت بۆ پیشان بدە بە شێوازێکی گشتی، بەڵام بێ سکورێتی. HTTPS واتە نەفسی وبسایتت بۆ پیشان دەدا، بەڵام بە کۆدکراوی و پارێزراوی. دەینە سەر DNS کە ناوی ماڵپەڕ دەگۆڕێت بۆ ناونیشانی IP، کەواتە تۆ لە ئەپلیکیشن لایر کاتێک دەڕۆیە ناو بەرنامە، لە ناو بەرنامەکە ناوی وبسایتەکە دەنووسی، خۆی وەکو تۆڕ، وەکو نێتوۆرک، وەکو ئەو لایەنەی خوارەوەی خۆیان تێناگەن ئایا گوگڵ چیە، youtube.com چیە، ناوی بەرنامەکانی دیکە چیە، ئەوان بە IP کار دەکەن، واتە ژمارە، یعنی google.com IP هەیە، وبسایتەکان هەموو وبسایتێک لە ناو نێتوۆرک IP ئەدرێسی هەیە، واتە IPێکی پەبڵکی هەیە کە کۆمپیوتەرەکان و ئامیرەکان دەتوان بستنە ئەو IPە وبسایتەکە بەدەست بینن و بیکەنەوە. کاری DNS چییە؟ پرۆتۆکۆڵی DNS ئەوەیە کە نووسینی تۆ بگۆڕێ بۆ IPەکە، یعنی کاتێک تۆ دەڵێ google.com خۆی لە حەقیقەت کە پرۆتۆکۆڵەکە ئیش دەکەن لە ئەپلیکیشن لایر، ئەو نووسراوەی تۆ دەگۆڕێ بۆ ناونیشانی IP ئەدرێس و دەداتە لایەنەکانی خوارەوە. کاتێک ئێمە باسی گواستنەوە و وەرگرتنی فایل دەکەین، ئەو پرۆتۆکۆڵی کە بەرپرسیارە لەو کارە پرۆتۆکۆڵی FTP، واتە فایل ترانسفۆر پرۆتۆکۆڵ. کاتێک تۆ فایلێک داونلۆد دەکەی، فایلێک ئەپلۆد دەکەی، ئەوەیان چ پرۆتۆکۆڵێک دەیکە؟ ئایا پرۆتۆکۆڵی HTTPS دەیکە؟ نەخێر، چکە گوتمان ئەو دوو پرۆتۆکۆڵە هی پیشاندانی وبسایتن. ئایا پرۆتۆکۆڵی DNS دەیکە؟ نەخێر، گوتمان DNS ناونیشانی ئەو نووسراوەی کە تۆ دەینووسی دەیگۆڕێ بۆ IP ئەدرێس. چ پرۆتۆکۆڵێک بەرپرسیارە لە داونلۆدکردنی فایل و بەرزکردنەوەی فایل؟ پرۆتۆکۆڵی FTP، چکە خۆی بەرپرسیارە تەنها لەو کارە، فایل ترانسفۆر پرۆتۆکۆڵ. باشە، دێنە سەر بەشی ئیمێڵەکان. زۆربەی کاتێک تۆ ئیمێڵ دەنێری یاخود ئیمێڵ وەردەگری، پێویستت بە بەرنامەیەکە یاخود بە وبسایتەکە کە کاری ئەو پرۆتۆکۆڵانە بکاتە، واتە کاری ئیمێڵ گواستنەوە و ئیمێڵ وەرگرتن بکە. ئەو پرۆتۆکۆڵانە زۆر گرنگن لە بەشی ئیمێڵ. یەکەم پرۆتۆکۆڵت هەیە بە ناوی SMTP، واتە Simple Mail Transfer Protocol. کاریوی وەرگرتن و ناردنی ئیمێڵە لە سەرانسەری تۆڕەکە. باشە، پرۆتۆکۆڵی POP3 هەیە، واتە Post Office Protocol Version 3، ئیمێڵەکان لە سێڤەرەکەوە دادەبەزێنێ، واتە داونلۆدیان دەکە. پرۆتۆکۆڵی IMAPت هەیە، ئەویشیان هەر بەشی ئیمێڵە، واتە ئینتەرنێت مەسەج ئەکسس پرۆتۆکۆڵ، ئیمێڵەکان دەخوێنتەوە بێ ئەوەی کە تۆ ئیمێڵەکە داونلۆد بکەیت. ئەو پرۆتۆکۆڵانە کاریان چیە؟ بەشی ئیمێڵ زۆر بە ئاسانی ئەو بەرنامەیە، ئەو وبسایتە کە تۆ بەکاری دەهێنی بۆ بەشی ئیمێڵ
پێویستە کار بکە لەسەر پرۆتۆکۆڵی ئیمێل. ئێستا ئێمە بە شێوازێکی کورت باسی پرۆتۆکۆڵەکانمان کرد کە نێزیکن لە بەکارهێنەر. واتە بەکارهێنەر مامەڵەی لەگەڵ ئەو پرۆتۆکۆڵانە هەیە. باشە، ئەو پرۆتۆکۆڵانە چۆن کار دەکەن؟ چ شتێک وا دەکە ئێمە بە ئاسانی بتوانین کار لەگەڵ ئەو پرۆتۆکۆڵانە بکەین؟ بەرنامە. ئەو بەرنامانە بە شێوازێکی جیاواز بەرنامەکانمان زۆرن، هەر بەرنمەیەک بۆ بەشێکەوە پرۆتۆکۆڵانە دروست کراوە. یعنی بۆ نمونە بەرنامەی ئیمێل، ئاوتلۆک و ئەوانە پرۆتۆکۆڵەکانی ئیمێل بەکاردەهێنن. بەرنامەکانی فایل ترانسپۆرت پرۆتۆکۆڵ ناردن و وەرگرتنی فایل وەکو فایل جێ و بەرنامەکانی دیکە کە کاری وان تەنها فایلە، ئەوان پرۆتۆکۆڵی FTP بەکاردەهێنن. HTTP، HTTPS، DNS ئەوانە بەرنامەکانی براوزەر وەکو گوگل کروم، ئۆپێرا، فایرفۆکس ئەوانە کار لەو پرۆتۆکۆڵانە دەکەن. پرۆتۆکۆڵی دیکەش هەنە، یعنی نەک تەنها ئەو سێ پرۆتۆکۆڵە، پرۆتۆکۆڵی دیکەشێکە ئیش لەسەر بابەتی براوزەر دەکاتن. بەڵام وەکو گوتم ئێمە بە شێوازێکی گشتی وانەی ئێمە سەبارەت بە پرۆتۆکۆڵەکان نییە. من دەمەوێت ئەوەتان بۆ بنێرم کە لێی تێبگەن کە ئەپلیکیشن لێیر کاریوی نوێنەرایەتی پرۆتۆکۆڵەکان دەکا کە نێزیکن لە بەکارهێنەر. باشە، بابینە سەر تێبینیەکی گرنگ بۆ تێگەشتنێکی باشتر. چینی بەرنامەکان ئەپلیکیشن لێیر سەرەتا و کۆتایی پرۆسەی OSI مودێڵن. کەواتە کاتێک تۆ داتا دەنێری لە کامە لایەرەوە داتا دەنێری؟ لە لایەری حوتەم. چکە یەکەم لایەرە کە تۆ دەیبینی کە تۆ کاری لەگەڵ دەکەی وەکو بەرنامەکە وەکو ویبسایتەکە، کەواتە لایەری حوتەمە. باشە، لە کامە لایەر کە کۆتا لایەرە کە تۆ داتایەکە دەخوێنیەوە کاتێک لە کۆمپیوتەرەکەی دیکەوە بۆت دێ. ئێستا زانیمان کاتێک تۆ داتا دەنێری لە لایەری حوتەمەوە دەنێری. باشە، لە کامە لایەرەوە کاتێک داتا بۆت دێ داتایەکە دەخوێنیەوە لە لایەری حوتەم. کەواتە کاتێک تۆ داتا دەنێری لە حوتەمەوە دەنێری بۆ خوارەوە، و کاتێک داتا وەردەگری لە خوارەوە دێتە سەرەوە بۆ لایەری حوتەم. کاتێک من دەڵێم خۆی سەرەتا و کۆتایی پرۆسەی پەیوەندیە بەم شێوازە، لە ڕاستیدا داتایەکان نانێرێ، بەڵکو ئامادەیان دەکا بۆ چینەکانی خوارەوە تاکو لە داتایەکە تێبگەن و بینێرن بۆ ئامێرەکەی تر. و کاتێک داتایەکە لە کۆمپیوتەرەکەی دیکەوە تۆ وەری دەگری، ئەپلیکیشن لێیر وا دەکا کە تۆ لێی تێبگەی. چونکە ئەگەر ئەپلیکیشن لێیر کاری ناردن و وەرگرتن و هەموو کارەکانی بکرد بە، OSI مودێڵ پێویستی بەوەی نەدەکرد کە بڕوە لایەرەکانی خوارەوە دروستکە. دوو لایەری دروست دەکرد، لایەری فیزیکەڵ و لایەری ئەپلیکیشن و تەواو. بەڵام چونکە ئێمە گوتمان OSI مودێڵ هەر چینێک کارێکی تایبەت دەکا، ئەوەیە کە ئەپلیکیشن لێیر کاتێک تۆ داتا دەنێری دەیداتە خوارەوەی خۆی، و هەر چینێک ئیشی لەسەر دەکە کاری خۆی لەسەر دەکە پاشان داتایەکە دەڕەوە. کەواتە بە شێوازێکی گشتی ئەپلیکیشن لێیر پرسیارە لە نوێنەرایەتی ئەو پرۆتۆکۆڵانەی کە بەکارهێنەر بەکاریان دەهێنێ، و هەروەها بەرپرسیارە لە دەستنیشانکردنی ئەوەی کە ئامێری بەرامبەر توانای وەرگرتنی داتایەکەی هەیە، واتە دانیشتنەک هەیە لە نێوانیە. و هەروەها ئەپلیکیشن لێیر بەرپرسیارە لەوەی کە کۆمپیوتەرەکە خودی خۆی توانای بەکارهێنانی ئەو بەرنامە و ئەو داتایی هەیە. باشە، و خۆی ئەپلیکیشن لێیر نوێنەرایەتی بەرنامە ناکە، واتە مایکرۆسۆفت وۆرد یاخود فۆتۆشۆپ یاخود بەرنامەکانی دیکە ئەوەیان پەیوەندی بە ئەپلیکیشن لێیر نییە. بەڵام لە حاڵەتێک کاتێک بەکارهێنانی ئینتەرنێت و ئۆنلاین دەبن، ئەوەیان دەبێتە بەشی ئەپلیکیشن لێیر. ئازان و خۆشەویستان، گەشتنە کۆتایی وانە ئیمڕۆمان هیوادارم بە شێوازێکی زۆر باش و بە شێوازێکی تەواو ئێوە لە ئەپلیکیشن لێیر تێگەیشتە بن. وانەی داهاتوو باسی پرێزنتێشن لێیر دەکەین، واتە لایەری شەشەم. تا کوانەی داهاتوو هەر شاد و بەختەوەر بن. خوداحافیز.